ئیستۆنیا وەکو وڵاتێکی لە وڵاتە هەرە پێشکەوتووەکانە لە بواری حکومڕانی ئیلکترۆنی ئەزمونێکی باشیان هەیە و توانیویانە لە ماوەیەکی کەم ببن بە یەکێک لە وڵاتە هەرە پێشکەوتووەکان بۆیە کە ئێمە لێرەین لە گفتوگۆداین لەگەڵ یانە ئەبینین کە پەیوەندیەکی زۆر بەهێزیان هەیە لە بینی حکومەت و کەرتی تایبەت لێرە بۆ گەشەپێدانی پرۆسەی دیجیتالکردنی حکومڕانی وەچەرخاندنی دیجیتاڵی لە حکومەتی ئیستۆنیا بۆیە کە گوێبیستی چیرۆکی ئەوانە بین ئەو بربەستانەی کە ئەوان هەیەیان بووە لە ڕێگای یاساوە لە ڕێگای ڕێنماییەوە لە ڕێگای گۆڕینی کەلتور و فەرهەنگی حکومڕانیانەوە بێگومان ئەو چیرۆک و ئەو ئەزمونە بەسوودە بۆ ئێمە چکن ئێمە ئێستا لە بیدایەتی ئەو پرۆسەیەت ئێمە لە بیدایەتی پرۆسەیەکین کە شێوازی حکومڕانیمان بگوازینەوە لە شێوازێکی زۆر تەقلیدی کە زۆر پشتی بەستووە بە ڕێنمایی قەدیم یاسای کۆن سیستمی بەکارهێنانی وەرەقە و کتاب و ناکتاب بۆ زۆربەی ئیشەکانمان بەرەبەرە بەرەو سیستمێکی دیجیتاڵی و سیستمێکی حکومەتێکی ئیلکترۆنیە ڕۆین بە پرۆژەی بایۆمەتریەوە دەستمان پێ کرد پرۆژەی خزمەتمان هەیە وەزارەتی ناوخۆ چەندین پرۆسەی خۆی بە ئەلیکترۆنی کردووە وەزارەتەکانی دیکە مالیە کارەبا خوێندنی باڵا بۆیە ئەم هەنگاوانەی کە هەرێمی کوردستان دەستی پێی کردووە ئەبێ کۆ بکرێنەوە لە چوارچێوەیەک کە سوودی هەبێت کە بتوانێت لەگەڵ یەکتریا بگونجێ و ئەو گفتوگۆیەمان لێرە هەبووە لەگەڵ ئیستۆنیا و لەگەڵ چەندین وڵاتی تر کە بەو ڕێگایە ڕۆیشتون کە ئێمە ئەمڕۆ پیاە ڕۆین.